بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی گفتوگۆ پێتانەگەینەوە هەوڵەدەین هەندێک بابەت کە گرنگن بۆ ئەم ساتە وەختەی کە بەرە و پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان و گەیشتن بەم مانگە پیرۆزە پڕ میهر و محبەتە دەگەین باسییان بکەین و شارەزاییان لێ پەیدا بکەین و زاریانیان لەبارەوە دەست بخەین چونکە بۆ پڕچەکردنی خۆمان و بۆ سوودمەندبوون لەم مانگە پیرۆز و ساتە وەختەی پێویستمان پێێتی. خۆی گەورە لە قورآنی پیرۆزدا فەرمێ بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم ولا خلة ولا شفاعة والكافرون هم الظالمون. عزيزان مال بخشين صدقة لقل الزكاة دەرفەتی زێڕینن لەنێو هەر کۆمەڵگەیەکدا دەکرێ ئەوانەی کە خۆی گەورە بەخشندەی لەگەڵان واندون و سەرمایە و دەسمایەیشان هەیە ببەخشن بەوانەی کە پێویستیان پێێتی و هەژاری نێوە و کۆمەڵگەیەن. ئێمە لێرەوە و لەم بەرنمەیەدا و لە دووتوێی دوو ئەڵقەی گفتوگۆ باس لە سەدەقە و زەکاتەکەین بە هیوایەوەی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵمان بن و سوودی لێ ببینن. لەگەڵ بەڕێز و خۆشەویست دکتۆر محەممەد بامۆچی زانایانی گفتوگۆکەمان ئەنجامەدەین بە گەرمی و سەرەتای بەرنامەوە خێراتنی بەڕێزیانەکەین کاک دکتۆر بەخێر بن. خی گەورە بێەوەیتان کا و سوپاستان ناکەم. کاکی دکتۆر لاڵقەی یەکەم زووم ئەخینە سەرەوەی کە چۆن ببەخشین و چۆن سەدەقە ئەنجام بدەین. لەم پرسیارەوە دەست پێەکەین و دەپرسین کە بۆچی دەبێت تاک ببەخشێ بە تایبەتی تاکی مسلمان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. کۆمەڵێک دافع و پاڵنەر هەن بۆ ئەوەی کەواکو ئینسانی باوەڕدار ماڵ و سامانی ببەخشێ لە ڕێی خوا. بەڵێ یەکەمیان وەک جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە کە خوای گەورە لە قورئانە ئەمرەکە بە مسلمانان بە ئیمانداران ئەوانی کە داراییان هەیە ئەوانی وەزعیان باشە خوای گەورە سەرۆت و سامانی پێداون زیاد لە خۆیانیان هەیە ماڵ بەخشنەوە کە فەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير ما تعملون. واتە ئەی ئەو کەسانی ئیماندارن ببەخشن لەو سەرۆت و سامانی خوا پێداون پێش ئەوەی مردن یەخەتان پێ بگرێ و کاتی مردتان بێتە پێشەوە ئەو کاتە بڵێ خوایە بۆ ماوەیەکی کەم دوام خە چاکە کە ماڵە بەخشم واکەم و ئاکەم کە ئەو کاتە هیچ دوان ناکەوێ و کاتی تەواو بۆ دەرفەتی لە بەردەمانە ماوە. یەکەم جێبەجێکردنی فەرمانی خوای بۆی ئێمە بەخشین. دووهەم شکری نیعمەتی خوایە کەسێ خوای گەورە دارایی و ئیمکاناتی پێداوە و ئازایەتی خۆی نییە وەکو کەسێک کە فەقیرە و هەژارە بێدەسەڵاتی خۆی نییە هەردووکی قەدەری خوا و ئیبتیلا و ئیمتیحانی خوایە بۆ هەردووکیان بۆی ئەو کەسەی کە واکو سەرۆت و دارایی پێدرا و دەوڵەمەنە و ئیمکاناتی باشە ئەبێ سوپاسی خوا بکا لەسەر ئەو نیعمەتە وەکو قورئانە فەرمێ وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. يعني خوای گەورە ئیعلانی کردووە ئەگەر ئێوە سوپاسی نیعمەتەکانی خوا بکەن خوا بۆتان زیاد دەکات ئەگەر ناسوپاس و ناشکرانە بن إن عذابي لشديد يعني هەڕەشەی تایە سزای خوا بەتینە. خاڵێکی تر لەوەی کە وامان لێکا بەخشین ئەوەیە کە بەڕاستی لە کۆمەڵێک شت و دیاردە و حاڵەت هەیە کە بەم ماڵ بەخشین و بەم سەدەقە و خێراتە چارەسەرە بێ. فەقیری خەڵک هەژاری خەڵک کۆمەڵە دیاردەی دزیە و مەسا دزی و خیانەت و ئەو شتانە زۆر جار پاڵنەرەکەی نەبوونیە هەندێک جار پاڵنەرەکەی نەبوونی ئەگەر بێت و خەڵک بە شێوەیەک لە شێوەکان هاوکاری و پشتیوانی بکرێ تووشی ئەو هەڵە و ئەو نوقسانی و تاوانانە نابێتەوەکو کۆمەلگا تێکەدا کۆمەلگا خراپەکە کۆمەلگا بە ئاخارێکی خراپە ئابا. خاڵی جوارەم بەڕاستی تۆ بێی سەختی و ناڕەحەتی و
قەرزی قەرزار و نەبوونی هەژار و ئەمانە چارەسەرەکەی بەم ماڵبەخشینە چارەسەرەکرێ. پێغەمبەری خوا لە حەدیثێکی جوانە صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ناڕەحەتیەک لەسەر موسڵمانێک لابە خوای گەورە لە دنیا خوای گەورە ناڕەحەتێک لە ناڕەحەتەکانی قیامەتی لەسەر لابە. هەر کەسێ لە قەرزارێکی نەبوو بوەسێ خوای گەورە کاری بۆ ئاسانەکە. هەر کەسێ موسڵمانێ ببەخشێ و بپۆشێ خوای گەورە ئەی پۆشێ و تاوانەکانی بۆ ئەسڕێتەوە لە قیامەتە تا کۆتایی فەرمودەکە. فەرمودەکەەوەی تایکە لابردنی سەختی خەڵک، چارەسەرکردنی گرفتی خەڵک کە هۆکەی نەبوونی و هەژاری و کەمدەسی و کەم دەرامەتیە. ئەو کەسانە کە خوای گەورە دارایی پێداون فەزلی لەگەڵا کردوون بەهرەی خۆی بەسەرا ڕشتون ئەوانە ئەتوان بەشێکی زۆر لەو مشکیلە و نەبوونی و هەژاری کۆمەلگا چارەسەرکەن. شتێکی جوانم خوێندووە لەم شەوانە ئەڵێ لە دەوڵەتی عوسمانیا لە ڕەمەزانە کۆمەڵی دیاردەی جوان هەبوویەکێ لەو شتە زۆر جوانانە ئەوە بوو کە لە سەرەتای ڕەمەزانەوە دەوڵەمەندەکان ئەچوون ئەگەڕان بەسەر دوکان و مەحەلەکانە سەیری سجیلی قەرزارەکانیان نەکرد، هەرچی قەرزارەکانە قەرزەکانیان بۆ بژاردن. دەوڵەمەندە داراکان ئەچوون لە ڕەمەزانە قەرزی قەرزارەکانیان ئەبژار پێشت ڕەمەزان، یان ئەوانەی دەسەڵاتدار و والی و کاربەدەست و دەوڵەمەندەکانیش بوون بە زۆری فەقیرەکانی گەڕک و مەحەل و شارەکەی خۆیان داوەتە کرد بۆ ئیفتار. دوای ئیفتاریش هەریەکە هەدیەک یا پارە یا خواردن یا شتیان نەدانێ بۆ ماڵ و مناڵشە. بەڕاستی ئەگەر سەدەقە و ماڵبەخشین ئاوە ئەم ڕۆحەتەی لەگەڵ هابێ ینی خەڵک بەڕاستی لەوە چێ زۆربەی گرفتەکانی چارەسەر بێ. بەڵێ من پرسیارێکم لەلا دروست بوو جەنابی مامۆستا، دەکرێ بەخشین و سەدەقە وەک ئەرک و واجب بێ یان ئەکرێ ببەخشی و ئەکرێ نەبەخشی؟ چۆن لەم دقە با بڵێن ئاینیانە تێبگین؟ ئێمە ئەو دەقانە کە باسی ماڵبەخشینەکە علەما کردوونیان بە دوو بەشەوە. بەڵێ هەندێکیان کە وجوب بەگەێنێ ئەوە زەکاتە، هەندێکشیان هەر بە مطلقی داواکە لە موسڵمان ماڵ ببەخشیانی بە وجوب نایڵێ هانتەدا تەشجیعتەکە باسی ئەجرەکەی ئەکابوت ئەوەینە ئەوە ینی سەدەقەیەکی تەتەوع و مەندوب و سنەتە فەرز نییە. مەسایسە لە باسینەکە لە باسی زەکاتەکە فەرمێ خذ من ئەموالیم سەدەقەتەن، لە ماڵەکانیان سەدەقە و زەکات خذ بەفعلی ئەمر. ئەوە جیایلەوەی ئەم ئاەتەکە فەرمێ وأنفقوا مما رزقناكم لەوەی پێمان داون ببەخش، ینی نایکات. طبعا ئینسانی مسلمانیش هەرەوەی لێ چاوەڕوان نەکرێت نعمەتێک کە خۆی پێی بەخشی بێ بەشی خەڵکی دیکەی لێ. بەڵێ ئیمامی ئیبن حەزمەوە ئازانم قسێکی جوانەکە فەرمێ خوای گەورە ئەو بژێوی و وەسیلەی ژیانە لەسەر ئەرزا دایناوە بەشی هەموو مرۆڤەکانەکە لەسەر زەویە. بەڵام تەوزیعاتەکە بۆ ئیمتیحان و ئیبتیلایەکە خۆی ئەزانێ هەندێکیانی بەش زۆر داوە هەندێکیانی بەش کەم داوە، دەوڵەمەند و فەقیری تیا دروست کردوون. ئەگەر بێت و دەوڵەمەندەکان بە ئەرک و واجبی خۆیان هەڵسن بەشی هەمویانەکە، واتە کەس فەقیر و برسی و ڕەش و ڕوت و داماو نابێ. بەڵام ئەگەر بە ئەرکی خۆیان هەڵنەسان وەکو ئێسەکە لە زۆربەی وڵات و شوێن و مەملەکەتەکانە هەیە فئەیەکی زۆر مترف و لە ژیانێکی خەیاڵیە دروسە بێ ئەژی فئەیەکی تریش ضروریات و پێویستیاتی ڕۆژانەی نی. مامۆستا پرسیارێکی گرنگ ڕاستی پێویستە بزانین کە کێن ئەوانەی کە پێویستە ببەخشن، هەرە بێ کۆشک و تەلاری بەرزیان هەبێ و بە ملیۆنان دۆلاریان هەبێ و چوزانم سیارە و ماڵ و مڵکی گەورە و فراوانیان هەبێ و لە ناو کۆمەڵگەیە بە دەوڵەمەند ناوی دەرکرد بێ یاخود ئەشێ کەسانی تریش؟ ئەسڵەن پێغەمبەری خوا فەرمێ درهەمێک پێشی 100,000 درهەمی داوە. ئەوە چۆنە؟ ئەرزیان کرد چۆن؟ فەرمی کەسێ 2 درهەمیە درهەمێکی بەخشی ینی سەرۆتەکەی نیوەی بەخشیوە، کەسێکیش بە هەزارها درهەمی هەیە 1000 درهەمە بەخشێ. ئەوە لە کات پیاوێکی ئەنساریە باسی کرد کە پیاوێکی هێژاری ئەنساری بوو شتێکی کەمی بوو ماڵی بەخشی. بەڵێ بەڵێ لەبەرەوە ئیمامی عەلی ئەفەرمێ ڕەزای خوای لێ بێ ئەفەرمی ئێمە شتمان نەبوو کەم دەست بووین، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە نەهانی ئەداین لەسەر ماڵ بەخشین ئەچوین حماڵی و کرێکاریمان نەکرد شتێک پیاکەین و بیبەخشی. چونکە ئەوە گرنگە و تێگەیشت. یا ئیفتار کە عەفو سەدەقەی فیتر سەرفیترە شتێکی کەمە کە هەموو کەس ئەگەر زیاد لە پێویستی شەو ڕۆژی خۆی و ماڵ و مناڵی بۆ بە بیدا، یعنی ئەمە توانین بڵێ جۆرە ماڵبەخشینێکی تاڕادەیە و بڵێ عامە و
ئەگەر هەژبێ ئیجباری کراوە بۆی هەمووی فێری سەداقە ماڵبەخشین بێ هەر ناوە بزانانی کابرا بێ ئەوەنە ملیۆن دۆلاری هەبێ ئەوەنە ملیۆن دیناری هەبێ ئەوەنە ئاڵتونی هەبێ ئەوەنە حیوانی هەبێرە بێ ئەو بەخشێ هەر کەسە و بە پێی خۆی ئەوەی زۆری هەیە زۆر و ئەوەش کەمی هەیە کەم. زۆر باش ئێستا کاتی ئەوەیە لە گەورەی و سوودەکانی بەخشین بزانین بۆ بزانین چەند سەدەقە و ماڵبەخشین گەورەیە یا گەورەی تایە و سوودەکانی ئەگەر ئێمە دەوڵەمەندەکانمان خوا پێداوەکان ببەخشن چ سوودێک بە کۆمەڵگا گەێنن بە دەورە بە شێوەیەکی کورد بیڵێن سوودەکانی ماڵبەخشین و سەدەقە و زەکات دوو جۆرە. هەندێک سوودیان هەیە سوودی دنیاییە هەندێک سوودیان هەیە قیامەتی و ئاخیرەتیە. جاوانە باسێکن هەردووکیان لە خۆ ئەگرێ لەم ئاەتە مبارەکە خوای گەورە فەرمی مەثل الذين ينفقون أموالا في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل. نمونەی ئەوانەی ماڵە بەخشن لە پێناوی خوا وەک گوڵە گەنمێک گوڵە جوۆیەک وایە 7 گوڵی گرت بێ في كل سنبلة 100 حبة هەر گوڵێکیان 100 دەنکی تایە. والله يضاعف لمن يشاء والله واسع. خوا بۆ هەر کەسی بێ لە 700 زیاتریەکە چکە 7 گوڵ بگرێ هەڵ گورێ 100 دنکی تیا بێ مانای 700 کرد یەک بووە 700 یەک دانە گەنم کە ناشت و 700 دنک گەنمی لێ پیا بوو والله يضاعف لمن يشاء والله واسع. خوا بۆ هەر کەسی بێ لەو 700 زیاتریشیەکە چکە خوای گەورە فەزڵ و بەهرەی زۆر فراوان و گەورەیە. ئەوە باسی قیامەتە یا لەم خاڵێکی تری ئەوەی کەواکو لە حەدیسی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم خەڵک هەر خێراتێ بکە بانگەکرێ لە بەهشتە لە دەرگایکی باشتە بۆی بچێتە ژوورە بەڵام جگەلەوەی بانگەکرێ هەر فەرمێ من ئەنفق الزەوجەین فی سەبیل الله نودێ من ئەبواب الجەنە. هەر کەسێ دووشت جووتێ ینی دوان ببەخشێ ینی 2 دینار 2 درهم 2 چی ببەخشێ لە دەرگاکانی باشتۆ بانگەکرێ لە دەرگاکانی باشتۆ. ومن كان من أهل الصدقة دعي من باب الصدقة. طبعا دوای باسی بابی سەڵات و بابی جیهاد و هەمویانەکە بابی ڕۆژوو لەیەکی لەوانشە باسێکە هەر کەسێ سەدەقەی کردی و ماڵی بەخشی بێ لە دەرگای سەدەقەوە بانگەکری. جا لە ئەخیرا ئەبوبەکر فەرمووی عەرزی پێغەمبەری کرد صلی الله علیه و سلم فەرمی ئەکرێ کەسێ لە هەموو دەرگانەوە بانگکرێ فەرمی باڵێ ئومێد دەکەم تۆش لەو کەسانە بی. ئەمە یەکەم لە بابی سەدەقەوە ئەچێتە باشتر لە دەرگای سەدەقەوە کە تایبەت بە سەدەقەیە ئەچێتە باشتر. ئەمە خۆت یەکەم کەسی کە لی سوودمەند ینی کا خاوەنەکەی کە ماڵبەخشەکەیە مەلایکە دوعای بۆکەن. ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ڕۆژێک کە ڕۆژە بێتەوە خۆر هەڵیێ دوو مەلایکە ئەبەزنە سەر زەوی و یەکیان ئەڵێ اللهم اعطي منفقا خلفا خوایە ئەوەی ماڵی بەخشیوە جێگەکەی بۆ پڕکەرەوە ماڵی تری بەیاری بۆی زۆرکە. ويقول الآخر اللهم اعطي ممسكا تلفا ئەویشیان ئەڵێ ئەوەی کە نابەخشێ و دەستی قوچاوە خوایە ماڵەکەی لە ناوبەرە. ئەوە مەلایکە دوعای بەرەکەتی بۆکە. لە دۆزەخ ڕزگاری ئەبێ ئەفەرمی پێغەمبەری خوا اتقوا النار ولو بشق تمرة. خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن زۆر سەختە زۆر ناڕەحەتە بابە لەتە خورمایەکیش بێ یعنی شتی کەمیش بەکەم مەزان خورمایەکیش ناڵێ لەتی خورمایە الجبال من الحصى. و صدقة ئاگری دۆزەخ عفو گوناهی ئینسان ئەسرێتەوە والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار. يعني صدقة و ماڵبەخشین تاوانەکان ئینسان ئەسرێ و لای ئەبا و ئەوی هەڵی ئەوەرێنێ هەروەکو ئاوی بیکەی بە ئاگرەکە کوژێنێتەوە. ماڵبەخش ئەو کەسەی ماڵ ئەبەخشێ و سەدەقەکە ئەمە باشترە تا ئەوی ماڵ وەرەگرێ و خێر وەرەگرێ. اليد العليا خير من اليد السفلى واليد العليا هي المعطية واليد السفلى هي الآخذة. يدي عليا دەسەکەکە لەسەر ئەو دەسێ بەخشی يدي سفلى دەستی ژێرەوەش ئەو دەسێ وەربگری. لەبەرەوە ئینسان ئەگەر خوا دەسەڵاتی دایە و حتا وتمان ئەگەر زۆر دەسەڵاتیشی نەبوو هەر با لەوانە بێ کە یەدی عولیا بێ. پاشان هۆکارە بۆ ئینسان دەوڵەمەند بێ. ئینسان خەڵک زۆر بە دوای دەوڵەمەنی ئاگەڕێ ماڵبەخشین سەبەب بۆ دەوڵەمەنی. ئەمە لە ڕێی فیزیکیەوە مەسەڵەن لەگەڵ زاهری بەخشین ئەمە باسیەکەین باسی ڕوونیەکەین باشە ڕوونیەکەین و مەسەلا خوای گەورە لە حەدیسی قودسیە پێغەمبەری گێڕتووە فەرمێ يا ابن آدم أنفق أنفق عليك. ئەی ئینسانەکان ئەی نەوەی ئادەم تۆ ببەخشە منش پێ دەبەخشم. وە لە حەدیسی کا پێغەمبەر بە عایشە فەرمێ مەیگرەوە خوش دەتۆی بگرێتەوە دەستی مەقچە و بیگریتەوە ئینفاق خوش بەهرەی خۆی لە تۆ بگرێتەوە. ئەمە وەکو مەسلەیەکی معنەوی و
فەزڵ و بەرەکەتی خوا چکە خۆ خەڵک هەر هەوڵ و محاولەکەیت لە ولاکەوێتە سەر بڕیاری خوا بڕیاری خوا چیە تۆ دەوڵەمەند کا یا فەقیرەکە پێت بدایە پێت نەدا لێت بسێنێتەوە یا پێت ببەخشێ ئەنجا لە فەرمودەیەکی ترا زۆر بە ڕوونیە فەرمی پێغەمبەر خوا فەرمی ما نەقەسەت سەدەقەت من مالی نەچێ بە خەیاڵتا بیری لێ نەکەیتەوە وا بزانی ماڵ بەخشی پارەکە کەمە بێتەوە بە هیچ کلۆجێ فەرمێ سەدەقە لە ماڵ کەم ناکە ئینە سەرۆک و جەنابەت فەرمی جانی بە مادیەکەی چۆن کابرای سەمەستا ملیۆنێکی هەیە 25,000 دا بە زەکاتە چۆن کەمی نەکردن 25,000 کەم کردو وایە بەڵام ئەوە وەکو عولەما فەرمون لە دوو شتایە یەکەم خوای گەورە ئەم کەسە لە بەڵاو لە مصیبەت و لە نەخۆشی و لە زۆر شت ئەپارێزی دوو ئەو بەشەی کە بۆی ماوەتەوە بەرەکەتی تێەکەوێ بەرەکەتی تێکەوێ ئەو ملیۆنەی ئەو بەقەو 3 ملیۆنی خەڵکی تر جێگەیەگرێ بووی پیاوێک قسەیەکی کرد وتی چوومە دوکانی کابرای دوکانێکی بچووکی لەم سلێمانیا دوکانێکی مەتر بە مەترونیوە ناز 2 مەتر بە مەترونیوێ هەروە قسەمانەکەوتم باشە تۆ لەم دوکانە مانی چەنێ پیاکەی تی مانی 5 ملیۆن پیاکەم وتم کاکە 5 ملیۆن زۆرە و تۆ چۆن 5 ملیۆن پیاکەیت و وتی با بۆ باسکەم دەی فەر وتی من خۆم ملیۆنێ پیاکەم وتی ئێ باش وتی بەس دراوسێم هەیە نەخۆشەکەی 4 ملیۆن سەرفەکە تووشی حادیسەی سیارە بێ سیارەکە یشکی ئەوەکە مناڵێکی نەخۆش عملیاتێکی بۆ کە 5 ملیۆن سەرفەکە لەبەر من مانای 5 ملیۆن پێ من الحەمدولillah لەوەتی لەم دوکانم هیچم توش نەبوو هیچ بەڵایەکم بەسەر ناتوە خوا پاراستمی خوا محافەزەی کردووم تێگەیشتێکی ئەوە ینی تۆ ناوی هەربین تێ وچکە بەڕاستی خەڵکی شەی بینێسە بۆ نمونە تۆ کەسێکە بینی مۆزەفێکە داهاتەکەی 600,000 ماڵێکی 3-4 خێزانین پێ ئیدارەکەن چۆن ئیدارەکەن پێ ئیدارەکەن کابرایەکی تریش 5 ملیۆنی دەسەکەوێ لەمانەکە هەر پێ ئیدارەکە ئیترمانە 600 ئەو بەقا و 5 ملیۆنی ئەوی جێگرت بەڵێ لەوانەیە دێشت فەرق بێ هەندێ ئیسراف هەندێ دێشتومانە بەڵام بەخوا لەوانەیە لە ڕووی نەفسیش و ئەمەیان مرتاحتر بێ جاری وایست من نمونەی عەمەلیم لە شەخصێ بیست خۆی وا وتی مامۆستا من خراپ بووم ڕوو لەخوا نەبووم شوێنێکم هەبوو شەی وا بوو 3 ملیۆنم پیا کرد شەی وا بوو 5 ملیۆنم پیا کرد بەس هەمووی گونا و تاوان و شت بوو وتی دوای شوێنەکەم لە دەست چوو سەرۆتەکەم لە دەست چوو سیارەکەم لە دەست چوو ئێستا لە شوێنێکی متەواضی ئاەت دوکانێکی هەیە بە کرێی گرتووە وتی 2 ملیۆن و نیو پیاکەم ملیۆن و نیوێکی ئەم لە کری خان و دوکانەکە ملیۆنێکم بۆ تویتی زۆر لەو سابە مرتاحترەژی بکە شەوی وا بوو 5 ملیۆن دەستەکە و شەوێ ئێمە نمونەیەکی زین و کابرا خۆی نوێژی نەکردو ئیلتیزامی و هەروە من جارە چوم بینیم خۆی قسەکەی بۆ گەڕامەوە مامۆستا یەک زۆر گرنگە لە قسەکانی جەنابتانەوە بۆمان دەرەکەوێت هێندەی ماڵ بەخشینەکە بۆەوەی ئینسان ئیستعداد وەرگێ بۆەوەی ماڵ ببەخشێەوە چێژیشی لێ ببینەوە قەنەعەتیشەوە بیبەخشێ پێویستە ئیمانێکی باشی هەبێ پاڵنەر بێ و تێگەیشتێکی باشی هەبێ ئەو قەنەعەتەی بۆ دروستکە ئەمە چۆن ئەکرێت دروست بێ بۆەوەی وڵای ئەوە خۆی لە ئەوە سەرەگرێ جاری یەکەم جار ئێمە سەرەکەین هەموو ئاەتەکان کە باسی داوا لە ئێمە کا بەکاری هەڵسین بە یا ئەیها الذین ئامنوا ئەمان دوێنێ ئەو کەسانی ئیمانتان ئەبێ ئێمە جارە ئیمانەکەمان هەبێ ئیمانێکی دامەزراومان هەبێ ئەوە یەک دوو ئەبێ لە بەشی ئیمانەکەمانە زۆر باوەڕمان بە قیامەت و ئەجر و پاداش و عەذاب و سزا هەبێ چونکە ئەم دنیا بە کاتی موقەت بزانین ئەو کاتە هێشتمان لا گەورە نابێ یعنی لە حەدیثێک هاتۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ سەڵسەم بیری مردن بکەنەوە هەر کەسێ بیری مردن کاتەوە لە هەر خۆشیێکا بێ پی کەمە بێتەوە لە هەر ناخۆشێکی شابێ لای سووکە بێ کە تۆ بزانی مەسا سبەینێ مەسیرت مردنە ئەو مردنە غەیری کردەوەی چاک هیچ شتێکی تر لەوێ بە کەڵک نایە ئیتر بیر لەوەکەیت و ئەو وەسیلە بگریتە بەر بە تەمای ئەمە تۆ کوڕێکیت و تۆ ناوچێ و تۆ خەڵکی کوێیت ومانە ناخوا وەزیفەکە و چی و مەعاشەکە و چێنێکە و ئەوانە هەمووی مامۆستای قسەی جوانی کرد فەرمی مردن کەیەت وەکو عەدادی بەنزینخانە هەرچی شتە سفرێ کاتۆ لە تۆ بە هیچت نایڵێن ئەو کاتە نەفرە عادەتێکە کە لە دایک بووی سەروەت و پارە و ناو و ئەلقاب و خزم و عەشرەت و چەکدار و ئەمانە هەمووی سفرە بیت و تۆ نەفرێکی ڕوود خۆت و قووەت و کردەوەکانت ئەنجا لە باسی زەکاتیشە زەکات دەفەرمێ خذ من ئەموالهم صەدەقەةً تطهرهم وتزەکیهم بها تۆ زەکاتیان لێ وەرگرە ئەی محەممەد ئەی موسڵمان تطهرهم تطهير وتزكية بکە تطهير و تزكية هەردووکی هەر معناکەی هەروەکو یەک وایە وەکو تەکید و تۆزێ فەرقشانەیە
یعنی لە گونا و تاوان پاکیانەکەیتەوە، لە حەسوودی پاکیانەکەیتەوە، لە ئەخلاقی خراپ پاکیانەکەیتەوە، لە هەموو جۆرە شتێکی کە زیان بەخشە بۆ دنیا و قیامەتیان تۆ بەم زەکاتدانە کە مادەم بە نێتێکی باش لەبەر خوا بە ئیخلاس و داوێتیان پاکیانەکەیتەوە. تزەکیهم زەکات دوو معنای هەیە، بە معنا زیادە دێ، بە معنا طهریش دێ. یعنی هەم ماڵەکە پاکە بێتەوە، هەم شخصەکە پاکە بێتەوە، هەم زیادەکە، چونکە زەکات بە معنا نەما، ینی گەشەی کرد، گەورە بوو، زۆر بوو. لەبەرەوە زەکات لە خودی خۆیان معنای گەشەکردنی تایە، معنای پاکردنەوە چ بڵێ بۆ ماڵەکەیە کە زەکاتەکەی لێلابرا، چ بڵێ بۆ شخصەکەی کە زەکاتەکە ئەدا. ڕاست جەنابی مامۆستا، ئەوە بۆ نمونە وەکو خێر و سەدەقە و لایەنە قیامەتیەکەی بۆ ناو کۆمەڵگا ئەکرێ چۆن سێری سوودەکانی ئەوە بکەین ئەگەر هەندێک لەمانە سوودەکانی بۆ ناو کۆمەلگا لە سەرەتاوە خاڵێک دوو خاڵمیشاد پێکرد زۆر گرنگە. یەکەمیان ئەوک بڵێ بە عەرەبی پێڵێن تەکافولی ئیجتیماعی، واتە دەستبارگرتن بۆ یەکتر و ئەو کەسانی کە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان یا فەقیرە یا نوقسانە یا بێوەژنە یا هەتی ئەوانە، ئەوانی کە ئاگیان لێ بێ و نێڵن ئەو نوقسانیان وەکو لێ بەردەوام بێ، کە دەستگیرۆی و بەدەمەوە بوون و بەهاناچوون و ئەوەیە. دوو یعنی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هانی موسڵمانەدا، هەمیشە هەر کەسێک بینی احتیاجێکی تۆ پێش ئەو خۆی هاواری لێ بەرز بێتەوە بیڵێ و داوا بکاتەوە، پێویستەکەی بۆ جێبەجێکەی، کە زانی دراوسەیەکت نیەتی خۆت جێبەجێکە، کە زانی برایەکت، خزمێکت، هاوڕێیەکت نیەتی و توێژ وەزعت باشە، پێویستەکەی بۆ جێبەجێکە. هیچیش منەت مەکە، خوا فەزلی کردووە لەسەر تۆ، خوا منەتی کردووە لەسەر تۆ، توێش ئەو فەزڵی خوا لەگەڵ عەبدەکانی خوا بەجێ ئەو کاتە ئینسانێک هەست بە گرنگی ئەم ئینجا مامۆستایەک لە ڕووی ژمارە و قسەی جوانەکە فەرمێ زەکات لە زۆر ماڵە لە سەدا دوونی و ئەکەوێ، لە سەدا دوونی و لە حەیوان، لە ئاڵتون، لە پارە، لە هەندێک دەغڵودان، لە ماڵی تیجارەت، لە بەروبوومی زەراعەت. ئەڵێ ئەگەر ئەمە بی هەرچی خەڵک زەکاتێکەوێ بیدا، ڕێژەکەی زۆر زۆرەکە. ئەو ڕێژە واکە بەڕاستی هەرچی احتیاجی و فەقیری و کەم و کوڕی خەڵکەکەی تر هەیە، بەتایەتی ئەگەر دەوڵەت و مؤسسەیەکی گەورەی دەوڵەت پێی هەڵسێ، هەموو جێبەجێ بێ، هەموو نوقسانەکان پڕە بێتەوە، هەموو احتیاجەکانی خەڵک ناهێڵێ. بۆیە لە هەندێک مەرحەلە لە زمانی عومەری کوڕ عەبدولعەزیزە، لە هەندێک مەرحەلەی دەوڵەتی عوسمانیە کە زەکات بە جوانی کۆکراوەتەوەڵێ، لە سەردەمی سوڵتانێکیانە ئەڵێ فەقیر نەبووە لەو دەوڵەتە فراوانە، آخر تقریبا ڕوبعێکی هەموو دنیای لەژێر دەسا بۆ دەوڵەتی عوسمانی، ئەڵێ لەو دەوڵەتە فەقیر نەبووە زەکاتی بەنی. وەڵڵا ئێمە ئێستا دەوڵەتی نەوتین ڕوبعێکی خەڵک نیوەی خەڵک زەکاتی پێشێ، لەبەرەوە عەدالەت نییە، لەبەرەوە شتەکە بەجێی خۆی ناکات، لەبەرەوە فەرمانەکانی خوا جێبەجێ نابێت. ئەم سەرۆت و سامانە هەیە نێ لە دەستێکی ڕاست و دروست و عادلە، لەبەرەوە سێرەکەی ئیسفادەی لێ ناکرێت. بەڵام لەو کاتە نەوتیش نەبووە، هەر بە زەراعەت و بە حەیوانداری و بۆ شتە سادانە احتیاجی خەڵک نەهێڵراوە. ئینسانیش کاتێک گەورەی و گرنگی مۆزوع ئەی زیاتر بۆ دەرەکەوێت کە خۆی هەژار بێ و دەستێکی خێر سەدەقە هەبێت بەشی بدە. ئەوە کاتە زۆر بەسەراتێکم خوێندنەوە و سەعباز ئەگەر مەجال بی فەرموو، ئەڵێ پیاوێک هەبوو زۆر دەوڵەمەند و بەدەسەڵات بوو. بڵێ ئیتر قەدەری خوا وای لێ هاو ئەم پیاوە هەژار کەوت، ئەڵێ تر زۆر جار کە هەژار کەوت، یعنی جاریەوە بوو نانی ئێواریان نەبوو. ئەڵێ مناڵ شتەکەی کە برسیان نەبوو ئەیان و باوە ئەو دەوڵەمەندە پارە و شتیان هەیە چۆن بەزیان بە خەڵکان نایە. ئەوشوی کوڕم ئینسان ئەگەر ئیمان پاڵی پێوە ننێ وازانێ و پارەمووی خۆیەتی ڕاستە، وازانێ ئەو سەرۆتە بە ئازای خۆی پایکرد و قارنە قورآن لە زمان سەر زمانی قارن ئەڵێ ئینەما ئوتیتو عەلا عیلم عندی، ئەو من خۆم ئازابم، ئەو خۆم شارەزابم، ئەو خۆم لێ هاتووم سەرۆت و سامان بێکۆناوە. لەبەرەوە ینی ئاوایە، یعنی ئەو کابرا لەوێ ئیتر هەستی کردووە کە خۆی و مناڵەکە ئێبینێت چەند کوزۆڵ و چەند داما و چەند محتاجن بە نانێ، اینجا ئەزانێ مەسلاینە. بەڵام ینی کابرا خوای گەورە دەورانە سوورێ و جارێکی تر هەمتر وەزئی چاکە بێتەوە، اینجا زۆرتر دەستی بە هەژار و فەقیرەوە بێ. واقعەکەی بینیوە بە چاوی خۆی. یان مەسلا بەسەرهاتی دکتۆرێکم خوێندەوەڵێ دکتۆرێک کاتی خۆی باوکی بە نەخۆشی وشت مردوو، ئەوەنە فەقیر بۆ پارەی دەرمانەکانیان نەبووە. ئیتر ئەو کوڕە خوێنێ و ئەبێ بە دکتۆر کوڕەکەی کە ئەبێ بە دکتۆر وەزعی باشە بێ،
ینی لە ڕووی دکتۆری و پزیشکە و معاشەکەی باشە و عیادە و شتێ بێ بڕیارەدا بە تایبەتی هەرچی خەڵکی فەقیرە بە خۆڕایی عیلاجی بکە، دەرمانی عملیاتی هەموو شتێکی خۆی بە خۆڕایی بۆ بکە و حتا بیستوانێ هەر بە عام بۆ عامەی خەڵک ینی معاش و شتەکەی خۆی بەسێتی و بەس خزمەتی خەڵک بە خۆڕایی بکە. بەڕاستی ئەم نمونانە مهمن، هەرچەند لە وڵاتی ئێمە بەداخەوە زۆر کەمن یان نین یا زۆر کەمن. جنابی مامۆستا دکتۆر یان نەک دکتۆر بەڵێ دەوڵەمەند و خواپێدا و زۆرە، بەس ئەم نمونانە زۆر کەمن. ئادەی ئێمەژەمە بۆ باسکن وڵی هەمووی ئەمرێ، وڵی هەموو ئەمرێ کابراایکی مەسیحی یەکێک بوو لە ملیاردەرە گەولەکانی عالەم لە شوێنەکە خوێنمەوە ئەڵێ پێش ئەو بە ماوەیەکی زۆر بمرێ هەرچی سەروەتەکەی هەیە هەمووی وەقف کرد بۆ فەقیر وەژا شتێکی کەمی هێڵاوە بۆ خۆی، شتێکی کەمی هێڵاوە بۆ خۆی پێی بژی ئیتری هەمووی کرد بەخێر. ئێمە بێ لەناو موسڵمانە هەبێ، ئەبا بێ لەناو ئەهلی ئیمانە هەبێ، ئەهلی مزگەوتە هەبێ، ئەهلی نوێژ و تەراویح و جومعە و جەماعەت سبەینە دوو ڕۆژتر ڕەمەزانە مزگەوت بەرناکەوێ. بە جۆرێک لە جۆرەکان دەی بەس ئەگەر جازم دێ مازە فەرموو. یعنی ئێمە ئیسە لە ڕەمەزانە یەکێک لەو شتە جوانانە کە لە خلافە ئیسلامیەکان و بەتایبەتی لە عوسمانیە هەبووەڵێ کە ڕەمەزانها داوای نەکرد لە تاجیرەکان شت هەرزانکە، کەس نابێ گرانیکە بێ هەرزانیکە، بەڵام کەس نابێ گرانیکە. ئێمە ئیسە یەکسەر تاجیرەکانمان زۆر بەداخەوە، ناڵێم هەمویان، بەڵام بەشێکیان کە کەم نین ڕەمەزان بە فرسەتە زانێ، ینی شت گران کا و ئیستیغلالی حاجی خەڵک و ئیستیحلالی خورماکڕین و شیرینی و مەوادی برنج و ڕۆن و ئەوانە بکات کە وەکو فرسەتێکی باشە تیا زۆرترین شت بفرۆشێ بە گرانترین سعر. یەخۆ کاکە یەخۆ تۆ ئەگەر بە سیعرەکەی خۆی بیفرۆشی یا کەمی کە تۆ ئەوروپا کە مەسیحیە ئەڵێ ئەو شارانەی کە موسڵمانی تایە مارکێت و شتەکان شت هەرزانەکەن لەبەر موسڵمانەکان. ئێمە باشە خۆمان موسڵمانین بۆچی خۆمان بە زیمان بە خۆمانە دراوسێکەتی فرۆشت. من ویستمەوە بڵێم یانیەوەی کە لای کەسێکە و پی دەوڵەمەند بووە بە جۆرێک لە جۆرەکان حەقی ئەو هەموویەتی ینی حەقی ئەو تاگەکانی ئەو کۆمەلگایە بەستێ لای کەوتۆتە لای ئەوە ڕاست. مامۆستای بەڕێست کەواتە بۆەوەی کە زیاتر بچینە ناو مۆزوعەکەەوە پێمان بڵێ کە باشترینی بەخشینەکان کامانن. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە دیاریەکە ئەفەرمی عەزیان کرد سەدەقەیە خەیرە ینی باشترە. فەرمی ئەن تەصەدەق وأنت صحيح شحيح تخشى الفقر وتأمل الغنى وتأمل الغنى. ئەوەیە تۆ کاتێ ماڵ ببەخشی لە شت ساغ بێ لە دەستی نەبێت وەکو لە ڕەزیل بی ئاسان نەبێ بیبەخشی، بترسی فەقیر کەوی بە تەمای دەوڵەمەند بوون بی ئەلەو کاتە ماڵ بەخشی زۆر مهمە. یعنی وانە جا فەرمی دوایەکە ولا تمهیل دوای مەخە حتى إذا بلغت الحلقومة تا گیانەگاتە گەروت قلت لفلان كذا ولفلان كذا وقد كان لفلان ئەمە بۆ فلان ئەو بۆ فلان شتیشم داوە بە فلان کەس کاتی خۆی. یعنی ئەمە چییە؟ ینی بەڕاستی ئەمە ئازایەتی نیە، چونکە لەوە کاتە کابرا بێئەمەل بووە لە ژیان بە تەمای ژیان نامێنێ ئینترم شتانەیەکە وەسیەتەکە ئەوەکە ئەوە ئازایەتەوە سیحەتت هەیە گەنجی دەسەڵاتت هەیە دڵت بە خۆت خۆشە بە تەمای مەشروعی گەورەت هەبێ ئالەو کاتانە بەخشە کە بەڕاستی من نمونەی زۆریشم لای هەر خەڵکان خۆیان بۆیان گێڕاومەتەوە ماڵبەخشین کە لە ئیخلاسێکی ڕاست و دروسەوە بێ زۆر جار بەرەکەتی وا شتی وا بە دوادێت تەوەقوع ناکەی. من برادێک ڕەفیقمە بۆی گێڕام و پرسیاری لە خۆم کرد زەکات بایانە ئەو شتانە ئەو زەکاتی نەکەوت دوکانێک و سیارێکی ژێری خۆی و خانوویەک و ئەم شتانەی هەبووت مەڵاوانە بەپێی ئەوەی عولەما ئاڵێن و ئایەت و حەدیث زەکاتی ناکەی و پێویستیاتی ژیانەوە ئەوان تی وەڵام مامۆستا من هەر حەزەکەم هەر هەمووی حسێب کردو بە پارە و هەر زەکاتی دەدەم. ئێوتم قەیچێکە ماڵەوە تی وەڵڵی مامۆستا ئەو زاڵە کە زەکاتەکەمدا ساڵی دوو قات بووی ئەو سەروەتە ینی چەندێک بوو بە دوو ئەوەنە ئیمساڵش نیازمەی هەمووی دەرکەم. ئەوە هەروکوتم معنای لەفزی زەکاتەکە واگەینێ زەکات بە معنا گەشەکردن بە معنا زۆربوونە. ڕاستە جوانە ئەوە پاشان ماڵبەخشین بە خزم و کەس و کار. پێغەمبەری خوا فەرمی ماڵبەخشین بە غەیر ئەوە سەدەقەیە تۆ بە یەکێکە نایناسی هیچ علاقەیەک و پێوە نییە هەر لەبەرەوە یا محتاج یا سەدەقەی پێشێ خەیراتێکی پێەکەی
ئەوە خێرە. بەڵام وعلى ذي الرحم اثنان صدقة وصلة. بەڵام ئەگەر ئەم سەدەقە و خەیرە ئەم ماڵە بیدەی بە خزمێکی محتاج ئەوە سەدەقەش و سیلە ڕەحمیش ئەنجا ماڵبەخشین بە ماڵ و خاوخێزانی خۆت. ینی لە حەدیث هاتووە فەرمی يبدأ بمن تعول، ئەوەی کە تۆ ئەیژێنی لەوە دەست پێ بکە ئینفاق بکە، پێشا خۆت دوای ئەوە ئەچێتە چوارچێوەی سەدەقە. بەڵێ ینی عەرزی پێغەمبەر کرد بۆ من شتێ بۆ ماڵ و مناڵم هین بکەم خێرە، فەرمی بەڵێ ئەو پارۆژ ئەیدەیتە دەمی خێزانەکە تۆ ئەوش هەر سەدەقەی. بۆ چونکە ینی بەڵێ واجبە لەسەر کابرا ماڵ و مناڵی بەخێوکە، بەڵام ئەمیش بە واجبەکە هەڵاسی هەر خێرە. هەراوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام فەرمێ هەموو کاروباری مسلمانان خێری کەوە ئەوەش کە ئەرکە لەسەر شانمانە بێتە خێر. ئەنجا سەدەقەیەک زۆر خێرە ئەگەر بووە نەبێ خەڵک چاولێوکە بە نهێنی بیکی. وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم. پێش ئەفەرمێ ئەگەر بە ئاشکرا إن تبدوا صدقاتي فنعما هي، ئەگەر ئاشکرایکەن ئەوە نیعمەتە و باشە. بەڵام وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم. ئەگەر بیشارن و بیدەنە هەژارەکان ئەوە بۆ خۆتان چاکترە، بۆ دڵ و دەرونی خۆتان، بۆ ئیخلاص چاکترە. یعنی بۆیە یەکێک لەو حەوت سنفە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی لەژێر سێبەری عەشان ورجل تصدق بصدقة فأخفاها، کەسێک کە ماڵێ بەخشی ئەوە نەبیشاتوە حتى لا تعلم يمين شمال ما تنفق يمين، هەتا لای چەپی نەزان لای ڕاستی چی بەخشیوە. ئەو بۆ ئەو کەسەش کە بەخشینی پێەکەی دیسان هەر ینی حساسە، چکە لەوانەیە کابراژ نییە. ینی بۆ نمونە تۆ خێرێکت هەیەبیکی، ئەگەر بە ئاشکرا بیکەی لەوانەیە دووسێ کەس بە تەمای بێ بەرچای ئەوانە بیدەبێکیان لەوە هەر کابرا شتێکی لە دڵا دروست. بەڵام ئەگەر بە نهێنی داد ئەو مشکلەش دروست ناوێ، مشکلە نەفسیە، ئەو حەسادەتیە شتێک یا بەرامبەر بە خێرکەرەکە کە خێری کردو لەو شتێکی خراپ بەرامبەری دروست بێت کە چی بکە، ینی کابرا لەوانچە خێرەکەر بەشی نەفەرێکی کرد بێ. لەبەرەوە ئەم خێرانە گەورەترن. بیشاریتەوە لە کاتی لەش ساقی و هیوا ئومێدی بە ژیان هەیە ماڵبەخشی بە کەس و کار و خزم و ئەوانەی ببەخشی کە محتاج بنێن، دوو کەسە بێ محتاج، یەکیان خزمێکیان بێگانە بە خزمەکە خێرترە، و بە ماڵ و مناڵ و خاوخێزانی خۆت کە ئەویش نەفەقیان بکێشی و مەسرفیان بکێشی، ئەمانە گەورەترە لە حاڵەتی تر. لە کاتی پێویستیان، ینی کاتی خەڵک پێویستیانە ماڵبەخشین زۆر گەورەیە تاوی پێویستیان نەبێ. مەسا بۆ نمونە تۆ کۆمەڵێک فەقیر هەیە، ئەو ئیشەی تۆ کلێنێکی گەورەی بۆ ئەگری ئەو ماڵە پێی ببەخشی، بەڵام یەکێکی وەزعی باش هەر خۆشە لە کاکە من زەکاتم پێ ناشێ، من نامێت وەر بە زۆر ئەیتی ئەو نابێ. یا مەسەلا ئێستا وڵات هەیە زۆر فەقیرن، وەکو ئۆفەری قاوەندێ شوێن، ینی خێرێ بگاتەوە زۆر گەورتە لە شوێنێکەکەەوە خەڵکیم وەزعی باشە. بۆیە مەسا لەو ئەو حیوان شتە لە سعودی سەرە بڕێوازم شتێکیان دروست کردووە لە سەلاجە و شتایی پارێزن بۆی بینێن بۆ وڵاتە فەقیران، چکە خەسارە بێ ئەو حیوانە زۆرە لە کاتی حەجا سەرە بڕێ ئەگەر هەڵ نەگیرێ و شتێکی بۆ دروست دەکات. مامۆستای بەڕێز، ئەمە باشترینی بەخشینەکان. هەندێک لەو بەخشینانە یان هەندێک بەخشین هەیە پێیان دەڵێ پێیان دەوترێت سەدەقەی جاریە، ینی بە بەردەوامی خێری هەیە بۆ خاوەنی بۆ کەسێک کە هەیە بەخشی. ئەمانە کام جۆرن چۆنن، بۆچی ئەم سنفەی لێجیا کراوەتەوە و چوزانم وەکو سنفەکانی ترنین؟ عالمی قسەی جوانەکە فەرمێ خوای گەورە جاری وایە هەمووکو شوێن هەمووکو زەمان هەندێک شوێنی جیا کردوتەوە فەزلی گەورەترە چاکە و عیبادەتیایە وەکو مەککە و مزگەوت و ئەو جۆرەشتانە، هەندێک کاتی وەکو ڕەمەزان و کاتی سوجدە و ئەوانشی جیا کردوتەوە لە کاتەکانە. بەڵام لەناو ماڵبەخشینشا هەر ماڵبەخشین هەیە، بەڵام هەندێشتی تری لێ جیا کردوتە بۆی زیاتر هاان دەربێ بۆ ئیماندار. فەرمێتی ماڵبەخشینەکەی تۆی بەخشی خێرێک و بۆ نووسی و جارێک و کۆتایی. ماڵبەخشینێکی درێ نەخێر، خێرەکەی جاری، یعنی وەکو چۆن ئاوێگە ڕوا ئەو هەر بەردەوام خێرەکەی هەر ئەنووسرێ هەتا ئەو شتە بمێنێ و ئیسفادەی لێ بکرێ و سوودی لێ ببیندێ. ئەوە پشت بە چەند فەرمودەیەکە بەسێ لەوانە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمێ إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. ئەگەر ئینسان مرد لەسێر ڕێگەوە نەبێت کردەوەکانی کۆتایی دێ. صدقة جارية،
صدقەی جارێک ئەمە محلینەکەی ئێمە شایدەکەی ئێمەیە ئەو علم ينتفع به أو ولد صالح يدعو له یا علمێک کە خەڵک سوودی لێ بینێت دوای خاوەنەکەی یا مناڵێکی ساڵح دوای مردنی باوکو دایکی دوعای خێران بۆ بکە. سەدەقەی جاریە ئەمە لێرە لە لەفزی حەدیسەکە هاتووە، یعنی سەدەقەیەکی بەردەوام، سەدەقەی خێرەکەی بەردەوامە و هەر جا ئەو سەدەقە لە پێناسی عولەما ئەڵێن هەر چاکەیەکە، هەر ماڵبەخشینێکە کەواکو سوودەکەی بۆ کۆمەڵی خەڵک بێ، عام بێ، ئیتر عامەکە مەجموعەیەکی بچووک بنیا فراوان. مەسەلا ئێستا لە حەدیسی پێغەمبەر هاتووە عومەری کوڕی خەتاب وتی پێغەمبەر خوا من عەرزێکم دەست کەوتووە زۆر بەلاوم بە نرخە، پێم بڵێ چی لێ بکەم؟ فەرمی ئەتوانی ئەسڵەکەی بێڵیت و خێرەکەی بەردەوام بێ، بیکەی بە سەدەقە بۆ موسڵمانان، بۆ خزم و کەس و کارت ئیسفادەی لێ بکەن، باخێکە، عەرزێکە، خانوویەکە، مزگەوتێکە، کابرا کە ئیکاتۆ تا ئەو شتە ئیسفادەی لێ بکرێ و سوودی لێ ببینێ ئەو کەسە خێری بۆ ڕوە. لا فرمودي كاب يا من نمونيه ناوت وفرمي إن مما يلحق المؤمن من عمل وحسنات بعد موته لو شتاني كواكو إنسان سود قازان جكي بوي الروا دواي أوش كمرت علم علمه ونشره زانيارك فيري بو بلايك دوتو زانيارك سودي هي بو خوا وولدا صالحا تركه من عليك تشاكي لدواي خوي بجي الله أو دعاء خير وتشاكي أو برتوام ومصحفا ورثه قرآنك جي الله ولا دواي خوي نوسيوتي و کڕیوێتی وەقفی کردووە ئەو مەسجدەن بەناو مزگەوتێکی دروست کردووە ئەو بەیتەن لێبنی سەبیلی بەناو خانوێکی بۆ ڕێبوارش دروست کردو تیا بحەوێنەوە کەواکو کەسی یان بۆ سەفەر و شوێنیان نییە ئەو نەهرەن ئەجراو ئاوێکی ڕاکێشاو بۆ شوێنێک ئاویتیان نییە ئەو سەدەقەتەن ئەخرەجا من مالی فی صحەتی و حەیاتی یان سەدەقەیەک کە خۆی لە ژیانە بووە لە ماڵی خۆی دەری کردو کردوتی بە خێر کە لە ژیانە بووە یەلحەق من بعد موتی هەموو ئەمانە دوای مردنی خێرەکەی چۆن کە سوودی بەردەوام بە کۆمەلگای گەێنە جێ دەستەکەی ئەو خێری بەردەوام ئەمە وەکوڵ ئەوەی لێوەرەگیرێ ئێمە خێرمان هەیە مەحدودە مەسا تۆ 100,000 ئەدەی بە عایلێکی فەقیر پێ و داو ئیتر کۆتایی هاو کۆتاییە بەڵام تۆیت قورئانێک هەدیەکەی توی خێتە مزگەوتێک ئەم قورئانە تا بمێنێ و خەڵک قورئانی تیا بخوێنێ خێتە یەی مەدرسەیە دروستەکەی خەڵک قورئانی تیا بخوێنێ خەڵک علومی شەرعی تیا بخوێنێ حتا ئەم مەدرسە بمێنێ و دەرسی تیا بخوێنێت تۆ ئەجری ئەڕۆ کتێبێکی ئیسلامی چاپەکەی ئەیدێتە خەڵک بە هەدیە یا بە سیعرێکی هەرزان ئەیدەی بە خەڵک بۆی خەڵک ئیسفادەی لێ بکە خانوویەکێکی تۆ بۆ هەژارێک ئەو ئاوە هەندێک شوێن مەسە ئاوینێت تو ئاوی بیرێکیان بۆ لێ ئەدەی مەزەخەیەکی تێخەی ئەنی سەدەقەیەکی جاریە بەڕاستی ئەمانەشتی گەورن ئەها ئیسلام چەنەوێ مشکلەکانی کۆمەلگا چارەسەکە هەموو ئەرکەکان نادا بەسەر دەوڵەتە هەرێکە لە ئاسی خۆی و لەوانەیە بتوانێت بۆیە کە لە زمانی عومەری کوڕ عەبدولەزا کە زەکاتەکان کۆ کردو بۆچی زەکات خەڵک وەری نەگرت تیان وڵات دەوڵەمەندەکان احتیاجی ئەمەیان نەیەڵاوە تا ئێمە پێویستمان بە زەکات کەواتە ئەمە بۆ حکوومەت باشە بهێڵە با خەڵک دیندار بێ دیندار بێ ئیتر بەشێکی زۆری باری حکوومەتیش سووکەکە تێ بگەێنە دینداری چۆنە ئیسلام چییە بە هاوکار خەڵک بە دافعی دین شتەکە یانی سە بۆ نمونە کابرا مزگەوتێکە 100 دەفتەری تێجی ئیتر باشە کێ توانێ مە بکە ئەهلی دنیا ئەمەکە هەندێک شارە بۆ نمونە مەسەلەن ئەوەندەی جێدەستی کەسێکی بەخشەر و دەوڵەمەند دەبینی کە ئەوێ سوود بە هاوشاریەکانی بگەێنەوە جێدەستی حکوومەت نابینی ئێستا لە هەڵەبجا بە عومری من بەڵێ نازانم من بیرم بێ ئەوش لە عومری منامە مزگەوتی جمهوری وەکە مزگەوتێکی بچووکی لا مزگەوتەکان ینی بەقەوج مزگەوتی خۆش و گەورە نەبوو ئەوە حکوومەت یان و دروستی کردووە هەرچی مزگەوتی هەڵەبجەیە کە نازانم زۆرە ژمارە مزگەوتەکانی هەمووی خەڵک دروستی کردووە هەمووی خێرخوا دروستی کردووە هەمووی بە پارەی بەرماڵی مزگەوتەکان ومانە دروست کراوە جوانە ئێستا بەدەر لە مزگەوتیشی تێکەوتووە قوتابخانە دروستەکرێەوە شەر چێتە هەمان بابوو شتی دیکەمان مابوو بەس کاتی بەرنامەکەمان کۆتایی دێ هەڵی بگرین بۆ هەڵقەی دووەم لە سەرزین جەنابتان لە کۆتایی هەڵقەیەکەمان زۆر سوپاسی دووبارەمان بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامەڵکی زانایینی نەرە بەڕێز و خۆشەویستەکان لێرە کۆتایی بە ئەڵقەیەکەمی گفتوگۆکەمان نەهێنین دەربارەی سەدەقە و زەکات لەگەڵمان بن وەڵقەی دووهەمی بەرنامە بە مێدیەوەی کە سوودی لێ ببینن تاو کاتە سپاس بۆ هەموو لایەتە